لە ساڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان پەیامێکی بڵاو کردەوە دەڵێت توندوتیژی لە هەر کەسێکەوە بێ و دژی هەر کەسێک بێت بگرا دژی ژیاندارانیش سیفەت و ڕەفتارێکی دڕندانەی قێزەونە و لە ئیسلامدا بە ستەم و تاوان دادەنرێت. لە پەیامەکەدا هاتووە لە ئیسلامدا بە زۆر شێوازدا کۆکی کراوە لە پاراستنی ماف و کەسایەتی ئافرەت و ڕێز لێگرتنی چ ڕۆڵە بۆ دایکی چ مێرد بۆ ژنی چ با بۆ کچی و ئاەت و فەرمودە لەو بارەوە زۆرن. هاوکات مامۆستا عەلی باپیر دەڵێت بۆ چارەسەری ستەمکردن لە ئافرەتانیش ئەگەر بیویسترێ و تەنها دروشم نەبێ پێویستە هۆکارەکانی بنبڕ بکرێن کە زۆر و جۆرا و جۆرن وەک سیستمی دواکەوتوانی کۆمەلگا لە بواری دینداری و دنیاداریدا، هەروەها پشتگوێخستنی پەروەردەیەکی هاوسەنگ و گشتگیر بۆ جەستە و ڕوح و عەقڵ و سۆز کە سەرنجام زۆرێک لە منداڵەکان کەسایەتیان بە شێوەیەکی کاریکاتێری دەبێت. هاوکات حکومڕانی و ئیدارەدانی میزاجیانە و قۆڕخکارانە دوور لە دامەزراوەیی و یاسا سەروەری و مرۆڤ و هاوڵاتی پێوەری سەرنجام قڕی و پڕی و چینایەتی و خۆشگوزەرانی ستەمکارانە و ئیستیقلالکردنی خەڵک بە تایبەتی ڕەگەزیمێ هۆکارێکی دیکەی ستەمکردنە لە ئافرەتان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان نووسیویشێتی بە دڵنیاییەوە ئەرکی کۆتایی هێنان بە ستەمکردن لە ئافرەت وێڕای حکوومەت و کۆمەلگا و لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکان بەشێکی گرنگیشی دەکەوێتە سەرخودی ئافرەتان بەتایبەت لەو ڕۆوە کە هەوڵ بدەن وەک مرۆڤێکی سەنگین و بە حورمەت دەربکەون نەک مێینەیەکی تەماعتێکراو. هاوکات ئامۆژگاری ئافرەتان دەکات کە لە ڕووی ئیمان و عیبادەت و ڕەوشت و ئاکاری بەرز و پەسەند و شارەزایی و زانستەوە زیاتر هەوڵی خۆپێگەیاندنیان بدەن نەک چەقی گرنگی پێدانیان تەنیا ڕواڵەت و جەستەیان بێ و هەندێک کەسی نەفس نزم تەنیا وەک مێینەیەکی بوو کە شوشاسا مامەڵەیان لەگەڵدا بکەن. مامۆستا عەلی باپیر بە پێویستی دەزانێت چاوێکی جدی بە سیاسەتی کەناڵەکانی ڕاگەیاندندا بگێڕدرێتەوە کە زۆر جار ڕەواژ بە کللتوری هەڵگێڕانەوەی کوڕان و کچان لە بابودایک و خێزانیان دەدەن و سەرنجام تووشی هەڵە و لادان دەبن و باجەکەشی دەدەن. خۆزگەشی خواستووە ئەوانەی کە با قسە قوڕ بۆ مەزلومیەتی ئافرەتان دەپێون کەچی ڕوانینیان بۆ ئافرەت وەک ڕوانینی دڕندەیە بۆ نێچیر واز لەو نیفاق و دووڕوویە بهێنن کە لەگەڵ گورگ گۆشت دەخۆن و لەگەڵ مەریشدا شیوەن دەگێڕن بەبێ شەرمکردن لەخوا و حیسابکردن بۆ خەڵک. لە کۆتایی پەیامەکەشیدا مامۆستا عەلی باپیر وتوویەتی هەرگیز پیاوی مسلمان و جوامێر ئیمان و ویژدانی ڕێی پێ نادەن غیرەت و ئازایەتی خۆی لەگەڵ ژنەکەیدا تاقی بکاتەوە و ئازاری بدات، بەڵکو هەرکات پاش قۆناغا شەرعیەکان دڵنیا بوو پێکەوە ناژین پیاوانە و شەرعیانە دەست بەرداری دەبێت.